خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانە ماچوونێتە دەڤەری ڕاپەڕین و لەوێەوە پانۆراماتان پێشکەش ئەکەین. ئەمڕۆ جێگری سەرۆکی حکوومەت یاریێمی کوردستان بە ڕێزقوبات تاڵەبانی لەگەڵ وەزیری کشت و کاڵی حکوومەت یاریێمی کوردستان سەردانی دارێ ڕاپەڕینی کرد. سەردانەکەی جێگری سەرۆکی حکوومەت یاریێمی کوردستان لە کاتێکدا دەڤەری ڕاپەڕین کۆمەڵێک پرۆژەی لە ماوەی ڕابردوودا لە کارکردن وەستاوە مەش جێگەی نیگەرانی هاوڵاتیانی دەڤەرەکەیە. دەڤەری ڕاپەڕین دەڤەرێکی پڕ قوربانی و تێکۆشان لە سەرجەم شۆڕشەکان و لە سەرجەم نەهامەتیەکانی ڕوبەڕووی کورد بۆتەوە باوەشێکی مێرەبان بە بۆ هەموو کوردستان و شوێنێک نییە ڕۆڵەیەکی تێدا نەبەخشی بێت. ئەوانیش چاویان لەوێ حکوومەتەکەی خۆیان خزمەتیان بکات و بە تایبەتیش قوبات تاڵەبانی کە هەم جێگری سەرۆکی حکوومەت یاریێمی کوردستانە هەم کوڕی سەرۆک مام جەلالە لێرە بە دوو واتە سەیری بەڕێزیان دەکەن و دەیانەوێت پرۆژە تەواو نەکراوەکان تەواوکە و پرۆژەی تر پێشکەشی شارەکە بکە و دڵی خەڵک و گەنج و لاوان تا ڕادەیەکی زۆر کە زویر بۆ ئاش بکاتەوە. ئێمە هاتوویم بزانین کە بڕیارەکانی جێگری سەرۆکی حکوومەت یاریێمی کوردستان بۆ دەڤەرەکە چی پێشکەش بە دەڤەرەکە کردووە، وەکو ئەوەی کە خۆی ڤیددیۆیەکی بڵاو کردوەوە بازدەوە دەکات کە چەند پرۆژەیەک لە قەڵازێ و یاخود لە قەزای پشدەر و قەزای ڕانیە دەست پێ دەکەنەوە واتە ئەم ساتانەش لە شاری ڕانیە و لە دەڤەری ڕاپەڕینە و دەوێت گوێ لە خەمی خەڵکی دەڤەرەکە بگرێت. منیش لەگەڵ میوانە عزیزەکانم گفتوگۆیە و بابەتاکەین. هەرێک لە بەڕێزان بەڕێز حسێن مەحموود قامی قەزای ڕانی کە حسێن زۆر سپاس بۆ دەرفەتە، بەڕێز قادر ڕزگەیی جێگری لە پرسیاری مەڵبەندی ڕاپەڕین کا قادر زۆر سپاس بۆ دەرفەتە، بەڕێز کاک سەربەست گەنج و ئەندامی بۆردی گەنجانی ڕاپەڕین، بەڕێز کامۆ خدر مامۆستای زانکۆ کەسایەتی ئەکادمی، بەڕێز هونەر عەدنان لێپرسراوی بۆردی گەنجان و کاک کوێخاب یەکێکی ترە لە گەنجان بڕیارەکەمێکی تر ئامادە بێ. کە حسێن هاتنی کاقوبات بۆ دەڤەری ڕاپەڕین و چی ئومێدێکی دیکەی بە ئێوە بەخشی بۆ ئەوەی کە ئێوەش نیگەرانی خەڵکتان لەسەرەوە خۆشتان نیگەرانن کە وەکو پێویست شارەکە و دەڤەرەکە خزمەت نەکراوە. زۆر سپاس کاگزانە دیارە ئەمڕۆ بەڕێز کاقوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت یاریێمی کوردستان لە یەکەم وێزگەی سەردانەکەیدا بە یاوەری بەڕێز وەزیری کشت و کاڵ و شاندێکی یاوەری یەکەم وێزگەی سەردانەکەی دانانی بەردی بناغی پرۆژەیەکی کشت و کاڵی بوو کە پرۆژەی وشکردنەوەی گەنمەشامی بوو لەسەر ڕووبەری 56 دۆنم لە قەمتەرانی لە سنووری ناحیەی چواقڕنە سەر بە قەزای ڕانیە. ئیداران پرۆژەیەکی گرنگی کشت و کاڵیە و بە گوژمەی 2 میلیار و 500 میلیۆن جێبەجێ دەکرێت. دیارە جەنابی کاقوبات لە هەموو وێزگە و سەردانەکانیدا لە هەموو ئەو کۆبوونەوە دیدارانەدا جەختی کردوتەوە کە پێویستە ئیدارەی ناوچەکە هاوکار و هەمانجی وەبەرهێنەران بێ. بۆیە ئێمە لە سەراستی ئیداری ڕاپەڕین بە سەرپەرشتی بەڕێز سەرپەرشتیاری ئیداری ڕاپەڕین لەگەڵ نووسینگەی بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت بۆردی وەبەرهێنانمان هەیە لە بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنان و سەرجەم وەبەرهێنان دڵنیا دەکەینەوە کە جەنابی کاقوبات هەموو ئیداری ناوچەکەی ڕاست پاردووە هەر پرۆژەیەکی خزمەتگوزاری هەر پرۆژێکی وەبەرهێنان لە سنوورەکەدا ئێمە هاوکار و هەماهەنگی دەبین بۆ ئەوەی مستەسمیر ڕوو لە سنوورەکەی ئێمە بکات. ئەمە وەکو یەکەم وێزگەی سەردانەکەی بوو. دواتر لە ئیدارەی ڕاپەڕین لێرە بە سەرپەرشتی بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین و هەردوو قایمەت و تەواوی بەڕێوەبەرە گشتیەکان کۆبوونەوەیەک لە ئیدارەی ڕاپەڕین ئەنجامدرا. لە کۆبوونەوەکەدا جەنابی کاقوبات هەروەکو چۆن لە یەکەم دەستپێکی یادی ڕاپەڕیندا لە پەیامێکدا ئەوەی بە خەڵکی ڕانیەی دەواازی ڕاپەڕین گوت کە ئێمە هاوکار و هەمانجی ئیدارەی ناوچەکە دەبین بۆ تێپەڕاندن و هەموو ئەو لەمپەڕ و بربەستانەی لە بەردەم پرۆژە خزمەتگوزاریەکاندان بە خۆشحاڵەوەیەکێک لەو پرۆژانەی کە معلومی جەنابتانە پرۆژەی دووسایدی نێو بازاری ڕانیە بوو کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ئاستەنجێکی زۆری هات بۆ هاتووە دروست کرد بوو و سیمایەکی ناشرین و بەتەوابوونی هەم سیمایەکی جوانی بە شارەکەدا و لایەکی ئاستەنجی هاتوچۆی کەم کردوەوە بۆت مای خۆشحاڵی خەڵکی دەڤەری ڕاپەڕین. دیارە لە کۆبوونەوەکەدا جەنابی کاقوبات مژدەی ئەوەیدا بە کۆی بەڕێوەبەرایەتی و فەرماگە پەیوەنددارەکان هەر یەکان بە پێی تایبەتمەندی خۆی کە کۆی پرۆژە خزمەتگوزاریەکان ئەوانەی کە لەسەر بودجەی پەرەبێدانی هەرێمەکان ئەو پرۆژانەی کە وەستاون
جەنابیان بژدەی ئەوەی داینێ کە هەموو ئەو پرۆژانە دەست پێ دەکانەوە و تەمیلیان بۆ دەکرێت. ئێمە لە ڕابردوودا کۆمەڵێک پرۆژەمان هەبووە لە کۆی سێکتەرەکان لە ئاوە کارەبای ڕێگاوبانە تەندروستیە پەروەردەیە بەشێکی ئەو پرۆژانە هەیە لە سا 50 هەیە لە ساعتیلی جێبەجێکراوە بەڵام ئەو پرۆژانە وەستا بوون. ئەمڕۆ بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک دکتۆر ماکپای لەگەڵ بوو دڵنیای ئەوەی داینێ کە ئەو پرۆژانە دەست پێ دەکەنەوە و تەمیلی مادیان بۆ دەکرێت بەوەش جارێکی تر جوڵەیەکی ئاوەدانی ڕوو لە سنوورەکە دەکاتەوە. ئەوەی گەنمە شامیەکە کە حسێن کە یەکەم جار کرایەوە سوودێکی بۆ دەفەرەکان بە دڵنیاییەوە ئەوە سوودێکی زۆری هەم لە ڕووی هەلی کارەوە هەم لە ڕووی ئەوەی کە دەتوانێت ئەو جوتیارانەی کە گەنمەشامی دەکەن چکە ئەم پرۆژەیە دەتوانێت بە دڵنیاییەوە ئەم پرۆژەیە و دەتوانێت لە ساعاتێکدا 80 تەن گەنمەشامی وشک بکاتەوانێ بۆیە پرۆژەیەکی تاجی کشتتوکاڵی گەورەیە و بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەم وەزیری کشتتوکاڵ جەختیان کردوێتەوە کە هاوکار و هەماهەنگی هەر مستەسمیرێک دەگەن کە دێ پرۆژەی کشتتوکاڵی لە سنوورەکەدا ئەنجام دەدا و لە کۆی سێکتەرەکان چ پرۆژەی گەشتیاریە چ پرۆژەی پیشەسازیە ئێمە دڵنیان دەکەینەوانێ لەسەر ڕاستپاردەی جەنابی جێگیری سەرۆکی حکوومەت هەموو ئیدارەی ناوچەکە هاوکار و هەماهنگ دەبن بۆ هەر پرۆژەیەکی وە بەرهێنان کە لە سنوورەکەدا بکرێت. بەڵێ گفتگۆی زیاترەکەین کا قادر هاتنی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و لێرە حزبی حکومڕانن تا چەند بارقورسی و ئەو تەڵەبان و نیگەرانیانەی کە لەسەر ئێوە هەیەکۆ حەزب هەم حکوومەتیش و کە حسێن جوابی خۆی داوە کە خەڵک چاوی لەوێ زیاتر خزمەت بکرێت خەڵک ماندوو بە یەکێتیەوە بە حکوومەتەوە بە شۆڕشەوە وانە چاویشی لەوێ زیاتر خزمەت بکرێت ئەمە تا چەند ئومێدێک دەدا بۆ ئەوەی کە بتوانرێ بە ڕوئایەکی تر خزمەتی دەڤەرەکە بکرێت. زۆر سپاس بۆ میوانداریتان لە ڕاستیدا هاتنی جەنابی کاقوبات و وەفدی یاوەری بۆ ناوچەکە بۆ ئیدارەی ڕاپەڕین بۆ ئەو دەڤەرە گرنگی لە ڕادەبەدەری هەیە چونکە ئەم ناوچەیەکی گرینگە لە وێزگە جیازەکانی حکومڕانی یان لە وێزگە جیازەکانی خەباتی سیاسی و چەکداری یەکێتی نیشتیمانی کوردستان هەم پێش ڕاپەڕین و هەم دوای ڕاپەڕین و پێگەیەکی سیاسی بەهێزی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەم ناوچەیە و سەردانەکەی جەنابی کاقوبادیش بەڕای من ینی دوو ڕەهەندە ڕەهەندێکی پەیوەست بە حکومڕانی و فەرمانڕەوایەتیکردنە و ڕەهەندی سیاسیشی هەیە بۆیە ئێمە وەکو مەڵباند کە مەڵباند بەڕاستی ناوەندێکە یان ئۆرگانێکی باڵای ناوچەکەیە وەک جەنابەت ئاماژەت پێدا ڕۆژانە بەدەیان لە معاناتە جیاوازەکانی چین و توێژە جیاوازەکانی ئەم ناوچەیە ڕوبەڕووی مەڵبەند دەبێتەوە و سەرڕای ئەمەش ئەو هەماهەنگی و یەکتیمی کە ئێمە و حکوومەتی لۆکاڵی ناوچەکە کە لە نێوانی هەردوولادا هەیە و ئێمەش بەشی زۆری ئەو کەم و کوڕیانەی کە لە ناوچەکەدا هەن هەمویان لەو پرۆژە وەستاوەکان لە پرۆژەی تازە هەموو ئەوانەی دەچنە چوارچێوەی خزمەت گوزاریە گشتیەکان معلوماتمان لەسەریان هەیە و دەزانین کە خواستی گشتی لەو بارەیەوە چییە هاتنی جەنابی کاقوبات بۆ ئێرە وە کۆبوونەوەی لەگەڵ ئەنجومەنی مەڵباند لەلایەن بەڕێز هەواڵ لێ پرسراوی مەڵباند راپۆرتێکی تێر و تەسەل لەو بارەیەوە پێشکەشکرا کە ناوڕۆکی راپۆرتەکە تەنها بریتی نەبوو لە بابەتە سیاسیەکان یا بابەتە حزبیەکان یان داواکاری و گیر و گرفتە حیزبیەکان بەڵکو بەشێکی سەرەکی تەرخان کرابوو راپۆرتەکەمان بۆ ئەو داواکاریانەی کە خۆی لە چوارچێوەی خزمەت گوزاری گشتیدا دەبینێتەوە کۆی ئەو داواکاریانەشمان پێشکەشی جەنابی قوبات کرد کە داواکاریەکانیش داواکاری کۆی قەزا و نەحیەکان و تەنانەت دێهاتەکانی ناوچەکەشن و من پێشم وایە کە سەفەرەکەی جەنابیان بێگومان بەشێک لەو معاناتانەی کە لە ناوچەکەدا هەن کۆتاییان پێدێنێت چونکە هەروە کەحسێنیش ئاماژەی پێدا جەنابیان بڕیاری داوە کە بەشی هەرا زۆری پرۆژە وەستێنراوەکان جارێک کە تەمویل بکرێنەوە کۆمپانیا جێبەجەکارەکانیان تەمویل بکرێنەوە بۆی دەست بە کارەکانیان بکەن و جگەل لە بەگەرخستنەوەی پرۆژە وەستێنراوەکان کۆمەڵێک پرۆژەی کەش لە پلانی جەنابیاندا هەیە ئەوەی کە
ئێمە لە نزیکەوە گوێبیستی بووین ئەم پۆڵێنی وەک دەڵی کلاسیفیکیشنێکی کردووە کاقوبات کە پۆڵێنی پرۆژەکانی کردووە ئەوانەی ئێمە پێشکەشمان کردن کە وەکو ماڵبەن کە ئەگەر ناویان بهێنین پێویستمان بە کاتی زۆرە بەڵام کۆمەڵک پرۆژەی استراتیژی بۆ داهاتووکردنی بەڵێ ئەوەی ئێمە ڕوبەڕوومان ڕۆژانە ڕوبەڕوومان دەبێتەوە لەو سنوورە بە نمونە چییە بۆ نمونە هەر لەم سنتەری قەزای ڕانیە کە قەزای ینی سنتەری ئیدارەی ڕاپەڕینە بابەتی فراوانکردنی سنتەری شار کە بابەتێک بوو زۆر قسە و باسی لەبارەوە دەکرا خۆشببختانە ئەمە بربەستەکانی بەردەمی نێڵدرا ئەمە چۆ بواری جێبەجێکردنەوە کە هیمەتی جنابی کاقوبات و ئیدارەی ناوچەکە بوو وەجگە لەمە بابەتی خەستەخانە 290 قەڵەوێرەیەەکە یەکێکە لەو بابەتانەی کە مشت و مڕ و یاخود نەقدی زۆری لەبارەیەوە دەگیرە قسەی زۆری لەسەر دەکرێت پرۆژەی ئاوی دەربەنتڕانیە کە ئەمە بەڕاستی پرۆژەیەکی استراتیژیە و دەمێکە ئەم پرۆژەیە ینی دەتوان بڵم چەند کۆمپانیا ینی وەکو کۆمپانیا جێبەجێ کاریان تێدا کردووە نەگەشتون بە نەتیجە ئەمانە هەموو لە پلانی ینی جنابی کاقوباتدان و جگە لەمانە بابەتی ینی جوساییدەکان بۆ نمونە جوساییدی دەربەند ژاراوە بۆ نمونە پێداویستەکانی پرۆژەی ئاوی خاص ئەو پێداویستیانەی کە هەن کە مەسەلەن ئێمە ئەوەمان ڕوبەڕووی جنابی کاقوبات کردوتەوە وەجیالەوە پردی دەواازەی شاری قەڵازێ کە ینی ئەمە هەم جگە لە دروستکردنی تەواوکردنی پردەکە پردی دەواازەکە و جوسایدکردن و فراوانکردنی سنتەری قەزاکەش ینی ئەم جادە 6 مەتری شکایە دەوروبەری شاری قەڵاتزێ ئەمەشیان سایدێکی دەتوانم بڵێن تەواو بووە سایدەکەیشی کەشی من دڵیان بە جوودی کاقوبات بوو وەجیا لەمانەش زانە من دەمێ ئاماژە بە کۆمەڵک پرۆژەی کەش دەم مەسەلەن تەفعیلکردنی بە قەزابوونی حاجیاوە وەکردنەوەی کۆمەڵک دام و دەستگا هاوتای ئەو دام و دەستگایانەی کە لە قەزاکاندا هەن و کۆمەڵک پرۆژە کە پەیوەستن بە سەپۆرتکردنی وەرزشوانان وەرزشی لە پێم خۆشە و گفتوگۆیە بێ با ئەو گەنجانش قسەی بکەن و ئەو برادرانی خۆشمان هەندێک ئیشیان هەیە لە پشتیەوە باشە کاک سەربەست تۆ ئەگەر ئەو مایکە لابێت هاتنی کاقوبات وەکو گەنج چی لای ئێوە دروست کرد و ئەتانەوێ بەڕاستی مەسەلەن چی بکا بۆ دەڤەرەکە بۆی دڵی گەنج ئاش بکاتەوە بەڵێ دیارە هاتنی کاقوبات وەک هەمومان ئاگادارین هەمیشە هاتنێکی بەرهەمدار بووە و هەمیشە مژدە بەخش بووە لە ماوەی ڕابردوودا هەمومان ئاگادارین کە جەنابی کاقوبات هاتوتە ئەو سنوورە بە کۆمەڵک پرۆژەی زۆرە و زۆرەوە سەردانی ئەو سنووری کردووە لە بواری گەنجانیشدا ئێمە چاوی زیاترمان لێ لە بەرەوەی جەنابیان هەم خۆی گەنجە و هەم ئەرکی گەنجایەتی و ئەرکی پیرەکانیشی لەسەر شانە بەڵام ئێمە چاوی ئەومان لێیەکە گەنجانی ئەو سنوورە گەنجانی مەغدورن و گەنجانی بەهرەمەندن و هەمومان دەزانین گەنجان لە هەموو کۆمەڵگایەکدا سەرمەشق و کەڵپەی نوێگەرین لە هەموو کۆمەڵگایەکدا و بەداخەوە دەڵێم سنووری ئیداری ڕاپەڕین یەکێک بۆ لە سنوورانی کە زۆرترین گەنج تێیدا سەفەری کردو بۆ هەندەران ئەمە شوا دەکات کە کۆمەلگاکەمان کەلێنێکی گەورە لە ناویدا دروست ببێت گەنج هەر سەفەر دەکا و دەڕاوانە بەداخەوە هەتا ئێستاش ئەم کۆچە بەردەوامە و ئێمە چاومان لەوەیە کە جەنابی کاقوبات وەک چۆن لە سێکتەرەکانی کەدا سەرمەشق بووە و پێشەنگ بووە و چاومان لەوەیە کە لە دەبەری ڕاپەڕینیش بە هەمان شێوە هەرچەند ئەو هەنگاوی زۆر باشینەوە بەڵام ئەمە ڕەنگە بە ساڵێک و 2 ساڵ ئەم بارە لارە ڕاست نەبێتەوە و جەنابی کاقوبات و هەم نووسنگەکەی هەمیشە لە پشتی گەنجانەوە بووە لەو کاتێک کە جەنابیان بووە بە جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڵام پێویستە لایانی پەیوەندیدار و حکوومەت بە ڕسمی دەرگا بە ڕووی گەنجاندا بکاتەوە و هەوڵ بدەن کە کار لەسەر گەنجان بکەن و جەنابی کاقوبات هەمیشە وەک پێم وتی سەرمەشق بووە بۆیە دەمانەوێت چاوی زۆرمان لێ کە پرۆژەی زیاتر و گەنجاندا بمەزرێن و هەلیکار ئێستا بنمونە ئەمڕۆکە هاتووە مژدەی کردنەوەی کارگەیەکی گەنمەشامی ئەمە کۆمەڵێک گەنجی باش لێرە دەخەنە سەرکار
نامەوێت زیاتر لە کاتی برادران بگرم زۆر لەسەر گەنج کاکام و بەڕێستان ناوەندێکی زانکۆین خەمەکانی زانکۆ و زانکۆ چی پێشکەش بێرە کردو هێشتا چی ماوە بیکات بە تایبەتی ئێرە منتیقەیەکی کشت و کاڵیەوە مەسەلەن پێویستی بەوەی کە ڕوئایەکی ئەکادیمی هەبێ بۆی بڵێ سەرەتا زۆر سپاس بۆ کەناڵە جوانەکەتان دیارە سەردانکردنی کاقوبات هەم ئەم جارەوە ئەم جارەکانی پێشوو سەلمێنەری ئەو ڕاستیەیە کە جەنابی کاقوبات زۆر و سنوورەی لا مەبەستە سەلمێنەری ئەوەیە کە مەبەستێتی پرۆژە خزمەت گوزاریەکان و پرۆژە ئەکادیمیەکان لەم سنوورە درێژەی پێدات و ئەو چاوە جیهانی و ناخۆی و قیمەیکە لەسەر سنوورەکە هەیە لە بواری گەنجاندا لە بواری نەبوونی هەلیکار لەو سنوورە دیارە مەبەستی بە ڕێزیانەوەیە کە بتوانێت هەلیکاری زیاتر بۆ گەنجان بڕەخسێنێ بێگومان ئەم سنوورە بە پێی داتاوە ئامار و توێژینەوەکان دەرکەوتووە کەم سنوورە سنوورێکی کشت و کاڵیە لەگەڵەوەی کە پێویستە پرۆژێک کشت و کاڵی زیاتری لێو بێ بەڵام وەکو پێویست هەلیکاری تێدا نەبووە ئەمڕۆ کە پرۆژە کشت و کاڵیەکان بەڕێز جەنابی کاقوبات کە لەم سنوورە کردوونێتەوە بەشێکیان بەردی بناغیدا ناون هاوبۆش لەگەڵ بەڕێز وەزیری کشت و کاڵ دیارخەری ئەوەیە کە مەبەستیانە هەلیکار لەم سنوورە چارەسەر بکرێ ئەمەش بە ئێمە کە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین کۆلێژێکمان هەیە کە کۆلێژێکی کشت و کاڵە ئەم کۆلێژە پێویستی بە ئەوەیە کە بەڕاستی هەلیکاری بۆ بڕەخسەندرێ ئەم کۆلێژە پێویستی بە ئەوە هەیە کە ئەمڕۆ بە بازاری کار ببەسترێتەوە دیارە ئەمەش ئەو پرۆژە کشت و کاڵیانەی کە لەم سنوورە دەکرێنەوە و بەگەر دەخێنەوە دەبێتە هۆی ڕەخساندنی دەیان هەلیکار سەدان هەلیکار لەم سنوورە بۆ ئەوەی ئەم دەرچوانی کۆلێژی کشت و کاڵە لەم پرۆژانە سودمەند بن و لەگەڵەوەشدا دیارە زانکۆی ڕاپەڕین ناوەندێکی گرنگ و ئەکادیمیە لە سنووری ئیدارەی ڕاپەڕیندا کە کاری زیاتر دەکرێتەوە بڕیاریشە بەشێک لە سەردانەکەی دواتر لەگەڵ ستافێک لە ئەکادیمیستیان دابنیشێ بۆ ئەوەی زیاتر تاوتوێ بکەین و ناوەندە ئەکادیمیەکان بە هەلیکار و بە بازار ببەسترێتەوە زۆر باشە گفتوگۆی زیاترەکەی کاکوونەر تۆ لەناو گەنجانی و لێپسای بۆردی گەنجانی معاناتی گەنج لەو دەفەرە چیەوە تا چەند توانراوە ئاوڕ لێ بدرێتەوە ئەرچی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان چێ بۆ خزمەتکردنی گەنجان سپاس کارزانە هەڵبەتە ئەمڕۆ ڕۆژێکی گرینگە بۆ سنووری ئیدارە ڕاپەڕین بەهۆی هاتنی بەڕێز کاقوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم سەنگی قورسایی کاقوبات بۆ ناوچەکە وە گرنگجیدان بە کەم و کوڕیەکان و چارەسەرکردنیانەوە دۆزینەوەی ئەو کێشانێک کە ڕوبەڕێ ئەو ناوچەیە دەبێتەوە ئەمە هەنگاوێکی زۆر باشە ئێمە لە ماوەی ڕابردوودا بە هەرێمی کوردستان بە چەندین هەوراز و نوشێ و چەندی قەیرانی زۆر بە زۆرەوە ناڵاندوێتیەوە سەربارەی ئەو دۆخە سیاسێش کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان و ناوچە جیاوازەکان بۆ تۆ ململانەی ناوخۆی هەرێمی کوردستان کە بەشێکی زۆری تەسیری لە سنوورەکەی ئێمە کردووە ئەمە وای کردووە کە هاتنی جەنابیان بۆ ئەم سنوورە دەرفەتێکی زۆر باش بێمە لە نزیکەوە ڕوبەڕووی لەگەڵ دابنیشینەوە باس لە کێشە و گرفتەکان بکەن هەم هەر سێکتەرە لە بوارەکەی خۆیدا بتوانێت باس لە بابەتەکان بکرێت بابەتی گەنج لەم سنوورە ئێمە ساڵانێکە زۆر ئەم بابەتە کێشەیەکی گەورە لەم سنوورە لەسەر ئاستی نێودەوڵەتی لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان ڕەنگی داوەتەوە کە مەسەلەی کۆچە ئیدارە ڕاپەڕین ئەم گرفتە کێشەیەکی زۆر گەورە ڕوبەڕووی ئەم سنوورە بۆتەوە کە بابەتی کۆچ زۆرترین ڕێژە لەم سنوورە کە ڕوو لە هەندەران دەکەن یان ڕێگای قاچاق و ڕێگای نایاساری بەکاردێنن بۆی هەوڵدەنجیانێکی شایستەتر بەدەست بێنن ئەمە لە ڕاستەخۆ کە ڕۆژانە ڕوبەڕووی داواکاری و ڕوبەڕووی ئەم کێشانە دەبینەوە کە گەنج خۆشمان لە ناو کێشەکاندا ئین دەزانین هەڵقوڵاوی ئەو کێشانە لە چیەوە سەرچاوە گوتەوە کە بەشێکی زۆری کە ئێمە دەبینین پەیوەندی بە حکوومەتەوە هەیە بابەتی دامەزراندن و بابەتی هەلیکارە کەمی موچە ئەم هەندێک کێشەی عامن کە پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوەی ڕنگدانەوە ڕاستە خۆشی لەسەر سنوورەکەی ئێمەیە بە حکمی ئەوەی ئێرە ئەم ناوچەیەکی تێکۆشەرە و ناوچەیەکی خەباتگیر و قوربانی دەربووە بە درێژای مێژوو تا ئێستاش زۆربەی هەر زۆری ئەگەر سەیری
لیستی موچەخۆرەکانی هەرێمی کوردستان گەیان لیستی موچەخۆرانی ئەم سنوورە بکەی بەشی زۆری خەڵکی ئەو منتیقەیە لە پێگە سەربازیەکانە لە خانە نشینە لە کەمە ئەندامانی سەنگەرە لە شەهیدانە ڕێژی زۆر ینی بەر ئەم سنوورە دەکەوێت ینی نەهاتنی موچە ینی بە 5 ڕۆژ 10 ڕۆژ تاخیر بوون تەسیر ڕاستە خۆی هەیە لەسەر تاک بەتاچی ئەم سنوورە لەسەر خێزان لە تا لەسەر بازار جم و زۆری بازار يعني دەوەستێ ئەمە لە کۆی هەرێمی کوردستان ڕەنگی داوەتە بەڵام بۆ ئەم سنوورە دووقاتە ئەمە ڕەهندەیەکی گشتی هەیە بۆ بابەتی خزمەت گوزاریەکان کە ئێمە دەبینی لە چەند ساڵی ڕابردوو فشارە سیاسی لەسەر سنوورەکە ئێمە هەم ئەمە ڕەنگ ڕانەوەی ڕاستەخۆی لەسەر ئەم ناوچەیەوە چونکە بەشی هەر زۆری خزمەت گوزاریەکان لەم سنوورەکە ڕاوەستاونەوە لە پاڵش لە پرۆژە گرنگەکان پرۆژە استراتیژیەکان وەستاون وە لەگەڵ ئەوەشدا نەتواندراوە وەبەرهێن لە ڕێی تەمویلکردن و یاخود دابینکردنی ئەو بودجێ حکوومەت کە بۆی دابین دەکرا ئەمە دابین بکرێ ئەم کێشە سیاسیانە کە ڕەنگی داوەتەوە و هەڵبەتە کە ئیش وەستا کاریش دەوەستی بۆیە ئەمە وای کردووە کە گەنجی ئێمە لەم سنوورە زۆرتر پەنا بەرێتەوەی کە شوێنیشکە بدۆزێتەوە بۆ ژیانکردن و هەوڵ بدا ژیانێکی شایستەتر بەدەستبێنێ ئەوەی دەگەڕێتەوە کە پەیوەندی بە بابەتی ئەوێ زۆر زار ئێمە گلەی لەوە دەکەین کە گەنجی ئێمە بتوانایە گەنجی ئێمە نایەتە پێشوانە ڕەنگە ئێمە کێشەی ئەومان هەبێت لەو بابەتەوە لەو ڕوانگەیەوە بە حکمی ئەوەی ئێمە دوورەدەستین لە پارێزگاکان زیاتر گرنگی لە ناوەندی سنتەری شارەکانەوە دوورن گرنگی زیاتریش بە سنتەری شارەکان دراوە و بەخۆ کاقوبادیش باسی ئەو بابەتە دەکا کە زیاتر بۆ نمونەگەر باسی ڕێکخراو ئنجیۆکان بکەن لەسەر ئاستی نێودەوڵەتی ڕێکخراوەکانی UM بکەن کە فەند و هاوکاری و پرۆژەی گەورە دێنن زیاتر بۆ پارێزەکان دەچین نەک ئێمە بتوانین سوودی لێبین لە ئیدارە ڕاپەڕین یعنی جگە لەوەی کە ئێمە بێبەش بووینە لایەن حکوومەتەوە کە دەرفەتی کارکردن یان دەرفەتی هەلی کار و دامەزراندن لاواز بێ لەلایەنی پرۆژەکانی کەرتی تایبەتیشەوە کاکزانە ئێمە کەرتی تایبەتیشەوە خۆیەک دەخەم مەجالم بدەین لە کەرتی تایبەتیشەوە ئێمە نەمانتوانیوە یعنی کەرتی تایبەت لەم سنوورە گەشە پێ بدەیت ئەمەش هەم هەر ڕنگدانە دەگەڕێتەوە بۆچ بابەتە سیاسەکە بابەتە سیاسەکە ڕەنگی داوەتەوە لەسەر بۆ بەرهێنەرانیش ناتوانێت بێت لەم سنوورە پرۆژێ و بەرهێنان بکەنەوە خۆشبەختانە ئێمە لەگەڵ کاقوبات بەردەوام هەڵبەتا خۆ قسەیەکی عام هەیە دەڵێ فەرشی سوور بۆ هیچ کەسێک ڕانایاخرێ ئەبێ خۆمان توانەکانی خۆمان پیشان بدەین ئەبێ خۆمان بسەلمێنین و کاقوبادیش بە شێوە گشتیەکە فەرق و جیاوازی لە نێوان هیچ کەسێک ناکە بەپێی ئەوەی کە ئێمە دەبینین ئەو پرۆژانێک کە ڕوبەڕووی دەبنەوە یاخود ڕاستەخۆی ڕوبەڕبوونەوەی لەگەڵ گەنجان تەنها ئەوەیە کە ئێمە نەمانتوانیوە ئەم هەلانە بقۆزینەوە خۆمان لەم سنوورە ببینە پاڵپشتێک بۆ ئەوەی هێزێکی بە قەوەتی گەنجان دروست بکەین و یارمەتی کورتەکە لە خۆشبڵێ لە خۆشمانەکەی بە عدالەتی زۆری کێشەکانش خەتای خۆمانەوە نی بڵێن هەر ئەوان خەتا دەست خۆش کاکێخا بە ڕێزیشتان ئەگەر وەکو گەنجێک هاتنی بەرز قوبات تاڵەبانی تا چەند کاریگەری و ئومێد بە گەنجان دەبەخشێ سەرەتا زۆر سپاسانەکەم هەلەتان ڕەخسان هاتنی کاخوبات بۆ ئەو ناوچێ و لە نزیکەوە ئاگابوون لە کێشە و گیرروگرفتی خەڵکی ئەو ناوچەیە هۆکارێکی باشە بۆ چارەسەرکردنی کۆمەڵی کێشە و گیرروگرفت پێشووتر ئەگەر ئەمە نەمانەتوانی بە چەندین ڕۆتینات و چەندین ڕۆژ دەستمان بگا بە بەرپرسێکی ئاسایی لەم شارەدا یان لە هەر شوێنێک بۆی داواکاریەکی پێشکەش بکەین ئەوڕۆ وەکو خاوەن پرۆژەیەک وەکو گەنجێک توانیمان لە نزیکەوە لەگەڵ کاقوبات هاندانی ئەو چی بوو بۆ ئێوە کاقوبات دابنیشین و گوێی لە هەموو کێشە و گیرروگرفتی گەنجی ئەو سنوورە و خاوەن پرۆژەکانی ئەو سنوورە گرت و هاندانی ئەوە کاقوبات بۆ ئێمەی گەنجەوە بوو کە زیاتر پەرە بە کارەکانمان بدەین و هەوڵ بدەین هەلی کاری زیاتر بڕەخسینین و خۆشی بەڵێنیدا کە کێشەکان بۆ خۆی گوێ گرت و ئەگەر چارەسەری کێشەکان کە ئەوانەی شایانی چارەسەرکردن تا چەند دڵخۆشی بۆ ئێوە بۆ هاوڕێکانت دروستکردەوەوانی کە خاوەن ئیشن خاوەن پرۆژەن کە جێگری سەرۆکی حکوومەت لە نزیکەوە بە دوواداچوونتان لەگەڵ دەکات بۆ ئێمە زۆر دڵخۆشیە کە بتوانین لەگەڵ کەس یەکەمی دەسەڵات لەو سنوورە و جێگری سەرۆکی حکوومەت دابنیشین و خۆی لە نزیکەوە گوێ لە داواکاریەکانمان بگریت و ئەهمیەت بدا بە پرۆژەکانمان و بەڵێنی چەندین کاری بە ناوچەکە و بە گەنجی و ناوچێداوە زۆر باشە ئەگەر مۆلاتان کەحسێن بۆ شارەکەی خۆت کە ئەوەی کە
ئومێدێکی پێدای ئەوەی کە سبینێ دەتوانانی دڵت پێی خۆش بێ بۆ ڕانی کە بەڕێسن قایمقامی قەزای ڕانە هەڵبەتە ناحەی سەرکەبکان و چوار قڕنە و ئەوانش لەسەری بەڵام چی بڕیار لێدرا وڵا کاکزانە دیارە ئەو لە کۆبوونەوەکەدا کە دوای ئەوەی تاچیدی کردەوە هەموو ئەو پرۆژانەی کە پرۆژەی پەرپێدانی پارێزگاکانن وەستاون بەڵێنی ئەوەی پێدانیێک لەوانەی کە قادر باسی کرد پرۆژەی ئاوی دەربەندی ڕانیە 7 میلیاری بەڵێ دەست پێ بکاتەوە 7 میلیاری بۆ تەخسیس کراوە و بەڕێزیان بەڵێنیدا کە تەمیلی ئەو پرۆژەیە بکاتەوە پرۆژەی دەربەندیش پێمان بۆ سەرکەبکان بۆ حاجیاوە پرۆژەیەکی گرنگ و استراتیزیا و پرۆژی ئاوی دەربەندی ڕانیە بۆ هەرێک لە مرکزی قەزای ڕانیە و چوا قڕنە و حاجیاوایە بۆ ئەو کە دەتوانرێت بۆ مەدایکی دوور بەلانی کەمەوە بۆ 50 ساڵی کرد کێشەی ئەو لە سنوورەکەدا چارەسەر بکە خۆ دەزانین لەو مرکزی قەزای ڕانیە تاکە سەرچاوەیە کە هەمان بێ پشتبەستنە بە سەرچاوی ئاوی قولەکە لە ساڵ 60 تەمیلی ئاوی ڕانی دەکا و زایدەن ئەو بیریرتیوازیانەی کە لێدراون و هەروەها جگەلەوە لە ناو مرکزی قەزای ڕانیەدا لە سێکتەری کارەبا لە سێکتەری ڕێگاوبان لە ناوچەی پیشەسازی هەمانە دووسای ئەو جادەی خەدەمی زانکۆمان هەیە ئینارەکانی سەر ڕێگای سەرکەبکان بۆ نێوڕانیە ئەوەمان هەیە هەموو ئەوانە بەڕێزیان بەڵێنی پێداین کە تەمیلی هەموو پرۆژانە دەکرێتەوانێ و لە چوا قڕنە پرۆژەمان هەیە لە حاجیاوە لە بێتواتە لە سەرکەبکان لە کۆی شوێنەکان پرۆژە مزارەکان دەست پێ دەکەن و یەکێک لەو پرۆژانەی کە من لە کۆبوونەوەکەدا پێشنیارم کرد بۆ جەنابی کاقوبات کە ئێرەکانە ناوەندێکی سەقافی گرنگە و کۆمەڵێک تاقەی جوانی لە بواری ڕۆشنبیری و هونەری و کەلتوری تێدایە ئێمە تا ئێستاکانە ناوەندێکی کەلتوری سەقافی مینێکمان نییە بۆەوەی هەموو چین و توێژەکان تێدا کوبێتە ئێمە لەگەڵ بەڕێز لێپسرایی ماڵبند و سەرپەرشتیاری دارە ڕاپەڕین بەشێک لە هەواڵانی ماڵبند ئێمە لەگەڵ نووسەران و ئەدیبانی شاری ڕانیە کۆبوونەوەیەکمان ئەنجامدا و لە کۆبوونەوەکەدا بۆی ئێمە بتانین جوڵەیەک بە بزاوتی ڕۆشنبیری و هونەری کەلتوری لە شارەکە بدرێ و بەڕێزیان لەوێ من دەرخستەیەکمان ئامادە کردووە سەبارەت بە نۆژەنکردنەوەی سەرای ڕانیە ئەو پرۆژەیە پرۆژەی نۆژەنکردنەوەی سەرای ڕانیە کە ئەم پرۆژەیە خۆی بینی بەڵێ خۆی بینی فکرەکە لە قەڵای هەولێر کەلار هی کفری و هی سەرای سلێمانیش بەڵە سەرای سلێمانی لە هەموو ئەوانە فکرەکە وەرگیراوە سێ دەواازەی تێدا چکە هەموو خۆشی و وەگەڵان نەهامەتیەکان لە مانجی سێدا بووە ئەوە تابیری لە پێنجی سێ ئەوانە بەڵێ کە داخەڵ دەبی لەناوە هەردوو لای ڕاست و چەپی تەمە لە بەردەمی بانقەوە ئەنی سێ دەواازەکە دیارە و ڕوبەری بیناکە 2000 مترە هی سەرای سلێمانی 800 متر وەکو ڕوبەری بینا بەڵان حوشە و وینی زۆرە بەڵان ئەوە لێرەکانە تقریبان 2600 مترە دەتوانرێت نەخێر هەر جەنابی کاقوبات لەسەر ئەرچی خۆی نۆژەنی دەکاتەوە چۆن بۆ قەڵای بەڵێ شێوانە و کفری و هەموو ئەو شوێنانی کە نۆژەن کردوتەوانێ بۆی ئەوە بکرێتە بە ناوەندێکی کەلتوری و سەقافی سوودی لێ ببینێت لە شارەکەدا و ئەوە بەڕاستی نووسەران و ئەدیبان وڵای ئیشەڵا زوو تەواو دەبێت چکە ئەمە هەموو ئیجراعات و ڕێکارەکان تقریبان تەواو بووە و لەوێ بەڕێزیان بژدەی ئەوەی داینێ کە لە زووترین کاتدا ئیشەڵا دەست بە جێبەجێکردنی خۆشکەرەکان ڕاستە خۆ بازار ڕانێژ دەکاتەوە بەدڵنیاییەوە ئەنی ئەوە ئەتۆ زۆر جار هەیە کە گزانە لەوانێت تۆ شوێنێکی گەلەری نییە وەفدێک دێ قۆنسوڵێک دێ لێرە کە نیشانی بدەیت ئەمە جگە لەوەش کاگەزانە پرۆژەیەکی ترمان هەیە کە پرۆژەی مۆنومنتی شەیدانی ڕاپەڕینە قۆناغی دووەم و سێمی کە ئەم پرۆژەیە بەڕاستی لەسەر 26 دۆنم جێبەجێ دەکرێت سیمایەکی زۆر جوان دەدا بە شاری ڕانیە لە سەدا 65 ڕوبەری سەوزایی تێدایە ئەم پرۆژەیە پێکاتووە لە گەلەریەک پێکاتووە لە شانۆی ڕۆمانی کە تقریبان 4500 کەس دەگرێت هاوشێوەی شانۆ ڕۆمانی سلێمانی لەبەرەوەی تۆبۆگرافای خاکەکەی وایە 12 متر ئینی تێدا دەچێتە بن شاخەکە و سنتەرێکی توێژینەوەی تێدا هۆڵێکی کۆبوونەوە 1000 کەس دەگرێت ئەو ڕۆژە لەگەڵ جەنابی کاقوبات لە ئیفتاحی پردی دەربەند بەڕێزوەزیری ئاودانکردنەوە جەختی لێکردەوە کتی شەڵا لە سەرمانکی داهاتوودا دێین بەردی بناغی ئەو پرۆژێشدا دەنین کەەوە داواکاری و داخوازی کەسوکاری شەیدانی سەربەرزی ڕاپەڕینەکی لێکردەوە بەڵێ ئەمە بیستومانە بەڵام بەڕاستی لەبەرەوەی وەخت زۆر کەم بوو ئەمە هەموو پرۆژە پێشنیارکراوەکان ئێمە بەلستێک
كوي بەڵێ تەقدیمی بەڕێز لە ڕێی سەرپەرشتیاری ئیدارە ڕاپەڕینەوە تەقدیمی جەنابی کاقوبات کراوە و یەکێک لەو شتانەی کە من بەڕاستی کاک زانە دەمەوێت جەختی بکەمەوە کە ئێمە ئەمڕۆ ئەوەی کاقادر باسی کرد هەم بەڕێز لێپسرایی ماڵبند تەواوی هەواڵانی ماڵبند وەکو یەکتیم کار دەکەین ئەوە بەڕاستی وەک لە ڕنگدانەوەی بەسەر جوڵەی پرۆژە خزموزارەکانەوەیە چکە جەنابی کاگلمان هاوشێوەی ئێمە بەڕاستی جەخت دەکاتەوە بە دوواداچوون دەکات وەکو ئێمە شەڕ دەکات لەگەڵ ئەوەی حەدیقە شەرکە ئەو شوێنی مەکتەبی ڕانیکەوتۆ بەڵێ ئەوە دەستمان کردو بە جێبەجێکردنی ئەوەش تقریبان دەبێتە ئیمتیدادی پارکەکەی بەڵێ نێو بازار ئەنی لەوێش ئێمە 5 هینمان دەبێت دیواربندیمان دەبێت ئەو دیواربندیانە مێژووی ڕانیە ئەنی قەڵای ڕانی ئەمە لە کۆبوونەوەکەدا لەگەڵ نووسەران و ئەدیبانی خەڵکی شارڕانی ئەمە لەگەڵیان کۆبووینەوە چیتان پێ باشە بۆی هەر کەسێک کە دێ وەکو گۆڕەپانێک لەوێ دادنیشێ مێژووی شاری ڕانە ببینێ سەرچاوی ئاوی قڵەیە قەڵاکانی هەتامە پێشنیاری ئەومان کرد لە گردیش مشارە ئەو لەو حەیە بزماری کە دۆزراوەتەوانێت بەڵێ بەفای بەرگڵاس ئێمە بین دروستیکەن نەک ئەوە بێتەوێت دروستیکەینەوە بین لەوێ دای بنین و بە نێو سەراکەش کۆمەڵێک بەڵێ کۆمەڵشتی لێ هەمووانش لێ نمایش بکرێت زۆر باشە کا قادر پشدەریش یەکێکە لە دەڤەرە قوربانیەکان پرتێکۆشانەکان ینی چیتان وەکو مەڵبەند وەکو حزب داوا کرد کە بۆ ئەو دەڤەرە بکرێت خۆتە زانین لە سەیتەرەی دەربەندەوە بۆ ژاراوە یەکسایدە ڕووداوی هاتووی زۆر لێ ڕووەدا شەستی قەڵازێ تەواو بناو بازار تەواو نەبووە بۆ ئەوانەوە بۆ پرۆژەی تر مەسەلەن بۆ ناحەی هەڵشۆ بۆ ناحەی هێرۆ بۆ ئیسێوە چی کرا مەسەلەن داوای چی کرا وەڵا کاک زانە ئەگەر بە خێراییە کە ئاماژە بە هەموو ئەوانە بدەین کە جنابەت پرسیارت دەربارەیان کردن تەمان کاقوبات مژدەیەوەی پێداین کە بەنداوی دەڵگا بڕیارەکەی دەرچووە بەڵێ بەڕێز بە وەزیری کوشتتوکاڵیشی لەگەڵدا بوو کامە دەستکەوتێکی گەورەیە بۆ ناوچەکە و نەخۆشخانەیەکەیە کە لە ڕابردوودا بینای نەخۆشخانەی گشتی لە مرکزی یاسەنتەری قەزای قەڵاتزێ هەبوو کە دەیکات بە نەخۆشخانەی لەدایک بوون و مناڵ بوون و ئەو پردەی دەواازەی شار و جوسایدەکەی ناو بازاری قەڵاتزێش لەوێش دیسان هیمەت دەکا و سایدی دووەم بۆ جادە شێستیەکە بە بڕیاری جەنابیان دروست دەکرێت لە پلانیدا سەردانی پرۆژەی ئاوی خواردنەوە بکە ئی خاص بکە کە پرۆژەیەکی سەرەکی استراتیژی ینی خواردنەوەی ئاوە بۆ کۆی دانیشتوانی مرکزی قەزای قەڵاتزێ و ئێمە داوامان کرد کە جوساییدەکەی دەربەند ژاراوە جێبەجێ بکرێ ئەم سایدا کە بەهۆی ئەو لۆدەی ترافیکەی کە لەوێ دروست بووە و جیالەوە کۆمەڵک پرۆژەمان بۆ چەند گوندێکی سنووری نەحیەی ژاراوە داوا کرد لە نمونەی پرۆژەی ئاو بۆ گوندی کوزینە لە نمونەی پرۆژەی ئاوەڕۆ بۆ شەروێت لە نمونەی دروستبوونکردنی یاریگایەک بۆ وەرزشوانانی نەحیەی ژاراوە کە زەوی پێویست هەیە و بەڵام یاریگان نیە و بابەتی بە قەزاکردنی بە قەزابوونی نەحیەی سەنگەسەریشمان بۆ جەنابیان پێشنیار کرد کە یەکێکە لە نەحیە هەرا کۆنەکان و جیالەوە گرفتی ئاو هەیە لە بەشێک لە گوندەکانی سنووری نەحیەی سەنگەسەر کە بەشی زۆری گوندەکانی خزمانی مندەمەران دەگرێتەوە کە ئەمەش یەکێک بوو لەو پرۆژانێک کە داوامان کرد جیالەمە فرمانێکەیە بۆ چاوڕێژکردنی 17 گوندی بناری مەنگوڕایەتی کە بیانی ئەمە فرمانەکە دەرچووە پێشنیارمان کرد بۆ تەکلیفمان کرد لە جەنابی کاقوبات کە تەمویل بکات و کۆمپانیای جێبەجێکاریش ڕاستپێراوە بۆ دەستپێکردن بە کارەکانی تەکلیفی ئەومان کرد کە تەمویلی ئەم پرۆژەیە بکە ئەمە هەم لەسەر ئاستی ناوچەی پشتدەر کە لەسەر ئاستی قەزای ڕانیش کافسێن جەنابیان هەمووی ئاماژە پێدا من نامەوێت قسەکانی ئەو دووبارە بکەمەوە و بۆ بنگرد کە ڕاستە بنگرد لە ڕووی ئیداریەوە سەر بە دووکانە بەڵام لە ڕووی سنووری کار و چالاکی مەڵبەندی ڕاپەڕینە بەڵێ بۆ ئەوێش مەسەلەن بکردنەوەی بنکەی بەرگری شارستانی لە نەحیەی بنگرد و لێدانی بیری تیوازی بۆ چەند ئەوانە بڕیاری جێبەجێکردن کاقوبات
هەڵە نەبم بە گوژمەی 15 ملیارد لە هەنگاوی یەکەم تەمویل دەکا وە خۆشی وتی هەموو ئەو پرۆژانە داواکاری ڕەوانە و پرۆژەی پێویستن بۆ ئێستا و بۆ داهاتوو و بەشێکیان پرۆژەی استراتیژی گەورەنە ینی بۆ نمونە ئێمە داوای تونێڵمان کردووە بۆ پشدەر و بیتوێن یعنی ئەمە پرۆژێکی گرینگە تەبان ئەم پرۆژەیە لە ئێستادا جێبەجێ نابێ ئەولەویەت بۆ شتیکەیە بەڵێ بۆ گڵە زەردە و بانوەقەل بەشێکی زۆری ئەمانە کاکوبات دەکا ینی ئەم گوژمەیە خۆی وتی ئێمە دەمانەوێ باڵانس ڕاگرین هاوسەنگی ڕاگرین لە جێبەجێکردنی خزمەت گوزاریەکان و پێشکەشکردنی پرۆژەش لەم سەفەرەی ینی بە شێوەیە کە ینی وەک دەڵی باڵانس ڕاگرین لە بەشێک لە قەڵاتزە بەشێک لە ڕانیە بەشێک لە نەحیەکانی قەزای پشدەر بەشێک لە نەحیەکانی قەزای ڕانیە و بەشێک لە قەزای حاجاوە و نەحیەکانی تا دەگات بە گوندەکانی و مەسەرەن نەحیەی بێتواتە و سەر و چاوەکە کۆمەڵک پرۆژەشمان بۆ ئەوێ پێشنیار کرد هەموو ئەو پرۆژانەی کە ئێمە پێشنیارمان کردوون بەڕاستی پرۆژەی یەکجار زۆرن کە بەشێک لەم پرۆژانە پرۆژەی تازەن ینی بەشێکیان پێویستیان بە دەرخستە و پرۆپۆزەڵی تازەیە کۆی ئەم پرۆژانە لە کاتێکدا و لە ماوەیەکی زەمەنی دیاریکرا و جێبەجێ نابن و بە تایبەتی لەو بارودۆخەدارایی ئێستا بەڵام من بێشکم لەوەی کە چۆن لە ڕابردوودا سەرۆک مام جەلال ئەو ناوچەیەی لە سەفەرەکانی خۆی بێبەش نەدەکرد لە مەسەلەن جێبەجێکردنی داواکاریەکانی هاوڵاتیان ئەگەر لە لەدانی بیرێکی ئاو لە دابینکردنی مۆلیدەیەک تا دەگات بە کۆمەڵێک پرۆژەی خزمەت گوزاری گشتی کە سەرۆک مام جەلال لە ڕابردوودا بەشی زۆری پرۆژەکانی سەرۆک مام جەلال پرۆژەی دەتوان بڵێم تەنفیز مباشیریش بوون بەشێکی زۆریە دڵنیام کاقوبادیش بە لەبەر چاوگرتنی ئەم بارودۆخە لە سەفەری ئەم جارەی جەنابیان و زۆرترین تەمویلی پرۆژەکانی ئەم ناوچەیە دەکات و بۆ قەزا و نەحیە جیاوازەکانی ئەم ناوچەیە مەبەستم دەڤەری ڕاپەڕین سنووری ئیدارەی ڕاپەڕین دڵنیام زۆر پرۆژە ئەنجام دەدا زۆر دەستخۆش سوپاسدانەکەم وەکو دوا سەرنجێک بەڕێزکاک سەربەستی بکرێت بۆ دەڤەرەکە بەگشتیەوە بۆ گەنجان بەکورتی بێ سوپاسەکەم بەڵێ بە کورتی دابینی بۆی حرەکەیەکی باش دروست ببێت دابینکردنی هەلی کار بۆ گەنجانمان بۆ هیچکە گەنجانمان نەچنە دەروەوەی وڵات و گرنگیدان بە بواری ڕۆشنبیری و بواری وەرزش و بە بواری ئەدەبی کە کۆمەڵک گەنجی بەهرەمەندی زۆر باشمان هەبوو لە ڕابردووە لە بروی دەستیان نەگیراوە و بەهرەکانیان ون بووە هەوڵ بدرێت هەلی کاردا دابین بکرێت لە ڕێگەی کۆمپانیاکانەوە کە ئیجبار بکرێن کە کرێکارەکانیان کورد بن کرێکارەکانیان بیانی نەبن و زمینیان بۆ ساز بکرێت و بۆی سوود لە تاقی گەنجان ببیندرێ شتەکان زۆرن بەڵام نامێ زۆر کاتان بگرم لە بەروی وتت بە کورتی شتەکان باس دەکەم کاک کامۆ دوا سەرنج و داواکاری بەڕێزت بۆی ناوچەکە گەشەی زیاتر بەخۆیەوە ببینێت بڵێ دیارە ئێمە ئومێدی زیاترمان بەوەیە کە بەڕاستی وەکو زانکۆ ڕاپەڕین کۆمەڵە کێشە و گرفت هەیە لە دامپێدانایندا لە بەغداوە بۆ ئەوەی خوێندکارەکانی لە درەوی وڵات و خوێنن چاومان لەوەیە ئینشاءڵڵا کاقوبات لە ئایندەیەکی نزیکدا کێشە و کەم کورتیەکان و پێداویستی کۆلێژەکان دابینکە بۆ ئەوەی ئەم زانکۆیە دانی پێدا بندرێت و خوێندکارەکانی لە درەوی وڵات کێشەی خوێندنیان نەبێ و چاومان لەوەیە بەڕاستی کە پرۆژەی زیاتری وە بەرهێنان و پرۆژێکی شوکاڵی لەم سنوورە بکاتەوە بۆ ئەوەی هەلی کاری زیاتر لەم سنوورە بڕەخسەنێت و ئەو خوێندکارانەی کە تەخەڕوجیان کردووە بتوانن ببنە هەلی کاری خۆیان وە کاکەزانە یەک شتی تریش کە زۆر مهمە بەڕاستی ئەوەیە دیارە پێشتر چەند توێژینەوە ڕاپرسێ کرابوو لە سەراسی ڕاپەڕین بەهۆی ئەو کەمی هەلیکاری کە لەم سنوورە هەیە لە توێژینەوە ڕاپرسەکاندا ئاماژە بۆ کرابوو کە ڕۆتینات و گرفتێکی زۆر دێتە بەردەم ئەو کەسانەی کە پرۆژەکانیان لەم سنوورە دروزەکەن ئەوەی جێگەی خۆشببختانە ئەمڕۆ کاخوبات دیار بۆ ڕایگەیاند کە ڕۆتیناتی کەم کردوێتەوە و لایانی فەرمی ڕاستپاردووە کە کەمترین ڕۆتینات بکرێت و دەستی ئەوە بەرهێنەر و سەرمایهدارانە بگرن کە لێرەکانە هەلی کار بڕخسن بۆ ئەوەی خوێندکاران و دەرچوانی زانکۆ بتوانن هەلی کاریان دەستکەوت و ببنە خاوەنکاری خۆش حرەکێکی باش بە دڵنیاییەوە ئەوە یەکێک بوو لە لەو مژدانەی کە جێگای بەرەو پێشچوونی دەرفەتی زیاتری کارە بۆ گەنجان لە سنوورەکە دەستخۆش کاکوونەر بەڕێستان
چی هیوا ئومێدێکتان هەیە بۆ گەشە سندنی زیاتری دەڤەرەکەتان؟ واللهی ئومێد هەڵبەتە خۆی گەنجەتی ئومێدێکە بۆ ژیان و هەوڵدانە بۆ تێپەڕاندنی ئەو ئالانگارانی ڕۆبەڕۆمان دەبێتەوە. ئێمە هەڵبەتە لە هەموو ناوچەیەک و لە هەموو سنوورێک و هەموو شارێک گروپ و دەستە و ڕێکخراوە ئەمانە دەتوانن بە یەکگرتووی ئامانجەکانیان بەدەست بێنن و ئەو خەلەلانێک کە ڕوبەڕوومان دەبێتەوە و هەم بگەینە دەسەڵات و هەمیش پاڵپەشتێکی بەهێز بە خۆمان دروستکەین بۆ ئێمە بتوانین ئەم کێشانێک کە ڕوبەڕوومان دەبێتەوە ڕۆژانە لە سنوورەکەی ئێمە بە تایبەتی بابەتی بێکاری گەنجان و ئەمانە بتوانین لە ڕێگەی یەکێک لە کەناڵەکان چارەسەر بۆ بابەتانە بدۆزینەوە. خۆشبەختانەکە ئێمە پاڵپشتێکی معنەوی زۆر بەقەوتمان هەیە لەم سنوورە بە حکمی پێشتر باسم کردکە ناوچەیەکی استراتیژی بووە لە ڕووی خەبات و لە ڕووی قوربانیەوە ئەم پاڵپشتە معنەویە بکەینە چەکێک بە ئێمە بەرامبەر بەرپرسەکان بەرامبەر ئەو کەسانە کە ئێمە ڕۆژانە بەریەکەوترمان دەبێت یاخود بۆ نمونە هەم لە حیزب هەم لە حکوومەت بکەینە چەکێکی بەهێز ئێمە بتوانین زۆرترین کار و چالاکی و خزمەت گوزاری بۆ ئەم شارە بێ لاەنە حکومەکەی ئەوە بۆ حکوومەت هەر جوڵەیەکی بازرگانی و ئابووری ئەوە ڕاستەخۆ کاردانەوەی هەیە لەسەر بابەتی گەنجان و هەلی کار بەڵام بۆ بابەتە چالاکی گەنجان و پاڵپشتیکردنی پرۆژێ گەنجان و چوونە پێشەوەی گەنجان و هەتا ئەنجامدانی ئیڤنت و فستیڤالی گەورە گەورە ئەو بێ خۆمان پیشاندەی کاکزانە بەڕاستی ئەنی ئێمەش کیسمان کەمتر نیە لە ئاستی شارەکانی هەولێر و سلێمانیەوانە بەڵام بە حکمی ئەوەی کەمتر ئێمە دەرفەت بۆ خۆمان ڕەخساندووە بەهۆی دەرفەت وەک پێویست نەڕەخساوە بۆ خۆشمان کەم تەرخەم بووینە ئەمە وا بکەین ئەنی لە داهاتوودا گەنجێک حەزی لە پرۆژەی جیاوازە حەزی لە بیرۆکەی نوێ یاخود شتی تازی پێ ئمە پشتی بگرین یعنی ببینە هاندانێکی بەهێز هەم لە ڕێگەی حیزبەوە هەمیش لە ڕێگەی حکوومەتەوە چووکە کاخوبات لە هەموو شارەکان کەناڵێکی هەیە بۆ پاڵپشتنی کرد گەنجان سە حیزبی چی ناحیزبی بۆیە ئێمە دەتوانین سوود لەو دەرفەتانە ببینی و بتوانین ئیشی باش بۆ گەنجام بکەین. کاکخوا دواسەرنجی تۆ وەکو گەنجێک هیوات چییە بۆ پاڵپشتیکردنی گەنجان وەکو گەنجێک هیوای تۆزێک نزیکەی سەرنجی منەوەیە کە حکوومەت زیاتر پشتیوانی گەنجام کە ئەو گەنجانێک کە پرۆژەیەشان هەیە یان خود بەهرەیەشان هەیە بتوانێت دەستیان بگرێ یان پاڵپشتی دارایی یان بە شێوازی پێدانی قەرز یا ئەگەر هیچ نەبێ کۆمەڵی چەندین گەنج هەیە کە پرۆژەی هەیە بەڵام لەبەر ڕۆتینات و لەبەر زۆری باز و لەبەر نەبوونی شوێن و چەندین هۆکاری لەو جۆرانە کە بێکار ماوەتەوە و سەری خۆی هەڵگرتەوە چۆ بە ئەوروپا ئەو ناوچەیە جگە لەوەی ناوچەیەشی دەوڵەمەندە لە کەرتی کشتتوکاڵی جوڵەیەکی زۆری گەشتیاری لەو ناوچەیە هەیە کە چەندین پرۆژەی گەشتیاری لەو ناوچێدا مەزراوە جگە لەوەی کۆمەڵک هەلیکاریان ڕەخساندووە زەمینە سازیە بۆ ئەوی پرۆژەی گەورەتر و جوانتر لەو سنوورە بڕەخسێ کەرتی گەشت و گوزار لە هەموو وڵاتانیەک کە لە کەرتە هەرە باشەکان کە بتانی گەشتیاران هەم لە ڕووی لە ناوخۆی شارەکانی کوردستان و عێراقەوە یان لە دەرەوەی کوردستان و عێراقیش پەلکێشی ناوچەکان بکەیت ئەگەر حکوومەت زیاتر گرنگی بدا بە کەرتی گەشت و گوزار ئەتوانێت زۆرترین هەلیکار لەو ناوچەیە بڕەخسێرێ چونکە کەرتی گەشت و گوزار تاکە کەرتە کە هەموو ئەو پارانە بەشی هەرە زۆری ئەکەوێتە دەستی تاک هەر لە دەستگێڕێکی سەر عارەبانەوە هەتاوەکو خاوەن هوتێل و خاوەن ڕێستۆرانت و خاوەنی هەر شتێک بێ کە لەو ناوچەیە هەبێ ئێستا ناوچەیەشی وەکو دۆڵی شاورێک کە بە دروستکردنی پۆندێک یان بەنداوێکی بچووک ئەتوانێ لە هەموو عێراقەوە گەشتیار سەرداری بۆ بێ بەڵێ وایە ئەو ناوچەیەکی زۆر جوان ناوچەیەکی جوانە هەم لە ڕووی هەڵکەوتەی جوگرافی و هەم لە ڕووی کەشوا و هەوای ناوچەکەەوە هەڵکەوتەیەکی زۆر جوانی هەیە بەڵام حکوومەت پێویستە بەندایەک دروستکە ڕێگاوبانەکەی یان کارەبایەکەی کۆمەڵی شتی لەو زۆرەی بکە بۆی هەم ئەرکی سەرشانی حکوومەت کەم بێتەوە هەم نمونەی کاری دەستکەوێت دەست کاحسێن دواسەرنجی تۆ هیوای تۆ بۆ شارە کە هەموو ساڵی لە پێنج سێدا کۆمەڵێک نیگەرانی هەیە و بەردەوام شارێکی زیندووە دەڤەرێکی زیندووە و دەڤەرە ئەو هیوە ئاواتی تۆ چێ بۆ داهات کاگەزانە دیارە هاتنی کاقوبات جەختکردنەوە بۆ لەوەی کە ئەم ناوچەیەکە زۆرترین تەسیە و قوربانی داوە و لەوانێ نازی بەسەر هەموو حیزب و ڕێکخراوە سیاسەکان هەیە و لە سەروی هەموو شانەوێکێتی نیشتمانی کوردستان بۆیە
هەمومان لە بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەوە بۆ کۆی بەڕێوەبەری گشتی و قایم و یەکەیداریەکانی سنوورەکە تەچیدی کردەوە کە پێویستە هەرچی دەکرێت لە جێبەجێکردن و لە گوێکردنی داواکاری و داخوازی خەڵکی سنوورەکە قسووری نەکەن و بەڕاستی ئەوەشی پێگوتین هەر بەرپرسێکی ئیداری کە کەم تەرخەمی بکە یان ئەدای باش نەبێ ئێمە ئیجراعات و گۆڕانکاری دەکەین. بۆیە من دڵنیات دەکەمەوانێ کە هاتنی کاقوبات دڵنیای لەوەی کە جوڵەیەکی باش چ لە ڕووی خزمەتگوزاریەوە و هەیەکێک لە شتەکانی تر کە ئەمڕۆ جگە لە جانی بە خزمەتگوزاریەکە لەگەڵ دام و دەستگامینەکانی سنوورەکەش کۆ بۆتەوانێ بە خۆ دەزانی یەکێک لە ئیستقراری ئەمنی ئیستقراری کۆمەڵایەتیشی بەدواوەیە بۆیە جەخت لە سەرجەم دام و دەستگا ئەمنیەکانی سنوورەکە کراوەتەوە کە پێویستە تەنسیق و هەماهەنگێکی باشە بێ کە بە سوپاسەوە تەنسیق و هەماهەنگێکی باشەیە بەڵام جەخت کراوەتەوە زیاتر بێ بۆ هیچ سەغەرەیەک و بۆشایەکی ئەمنی دروست نەبێ چۆ خۆتان دەزان ئەم سنوورە بە حکمی ئەوەی کە ناوچەیەکی حدودیشە ئێمە بەسەر سەدان کیلۆمەتر بەسەر کۆماری ئیسلامی ئێرانەوەین بۆیە تەنسیق و هەماهەنگی نێوان هێزە ئەمریکان زۆر گرنگە بۆی ئیستقرارێکی ئەمنی و کۆمەڵایەتی لە سنوورەکەدا دروست ببێ بۆیە دڵنیای لەوەی کە هاتنی بۆ کۆی سێکتەرەکان ڕێکدانەوە و کاردانەوەیکی باشی بەسەر سنوورەکە دەبێت. کا قادر دواسەرنجی بەڕێستان وەڵام من پێم وایە کە سەردانەکانی کاک قوبات کامە دواسەردان یەکەم سەردان نەبوو دواسەردانیش نابێ باخی کاقوبات بەم ناوچەیە دەتوان بڵێم باغدانێکی گرنگ دەبێ و وەکو سەرەتاش باسم کرد جنابیان لە پێگەی ئەم ناوچەیە و شارەزان وە تێدەگەن لە پێگەی ئەم ناوچەیە ئێمە وەکو حەزب پێماوت ژمارەی دانیشتوانی ئەو ناوچەیە ئەوەندەیە ژمارەی شەیدەکانی سەنگەر و جینۆساید و هاوڵاتی لەو ناوچەیەدا ئەوەندەیە ژمارەی کەمەندامەکانی سەنگەرمان ئەوەنە هەیە ژمارەی زیندانی سیاسی هەموو بە دەقیقی و بەداتا بۆیە داواکاری و پێویستیشمانەیە لەو ناوچەیە ومێت دەکەم لە سەردانی ئەم جارەی جەنابیان کە دڵنیام بەشێک لە کێشە و گرفتەکان بەشێک لە پرۆژەکان جێبەجێ دەکرێن بێگومان لە داهاتووتردا ژمارەیەکی دیکە و ئومێت دەکەم لە داهاتوودا بەشی زۆری ئەو کێشانەی کە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین هەن بە هەموو قەزا و نەحیەکان و دێهاتەکانی نەمێنن من پێشم وایە کە کاقوبات کە جەنابیان ئاماژەی بە عیلاقەی هەرێم و بەغدادا کە باسی لەوە کرد کە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەرعق بە عیلاقات و پەیوەندیەکان لەگەڵ بەغدا و یای سەرۆک باڤڵ و یەکێتی بەرامبەر بە ینی بەغدا و چارەسەرکردنی کێشەکان کە سیاسەتێکی ڕوون و ڕەوان بوو و ئێستا هێزیکە هاتوون تەبەنی ئەم سیاسەتە دەکەن بۆیە تەبەنیکردنی ئەم سیاسەتە و چارەسەرکردنی کێشەکانمان لەگەڵ بەغدا گۆڕانکاری لە هەرێمی کوردستان دەخۆڵقێنێ نە تەنها گۆڕانکاری مادی دارایی ئابووری بەڵکو گۆڕانکاری سیاسیش دەخۆڵقێنێ ئومێت دەکەم وڵاتەکەمان بەرەو بەتایبەتیش ناوچەکەمان ناوچەی ڕاپەڕین بەرەو داهاتوێکی پڕ ڕووناکتر هەنگاو سپاس بۆ بەڕێز قادر ڕزگەی جێگیر لە پشتای مەڵبەندی ڕاپەڕین سپاس بۆ بەڕێز حوسێن محمود قایمقامی قەزاڕانیە سپاس بۆ بەڕێز کاک سەربەست بەڕێز کاک کامۆ بەڕێز کاک کونەر و بەڕێز کاک کوێخا سپاس بۆ ئێوەش سپاس بۆ گفتوگۆکانتان بینەرانی خۆشەویست لە دەڤەری ڕاپەڕین و لە شاری ڕادیۆ و لە بینای ئیدارەی ڕاپەڕین پانۆرامامان پێشکەشکردن بە هیوای ئەوەی کە هەموو کوردستان ئاوەدام بکرێتەوە و خزمەتی هەموو ناوچەکان بکرێت لەگەڵ هاوکارانم ڕێز و حرمەت بۆ هەموو لایەک بەخوای گەورە سپێری خواتان